ئێمە گربووینەتەوە زۆرینەی کارمەدای تەنووسی لەگەڵ ئەوەن ئیشەکان چارەسەر بکرێ بەڵام بەو شێوازەی کە ئێستا چارەسەری بۆ دانراوە لەلایەن وەزارەتی تەندروستی و خودی بەڕێوەبەری گشتی تەنووسی گەرمیان و بەڕێوەبەرایەتێکەوە تەواو لایەنگری پێوە دیارە و دژی کارمەدی تەندروستیە و ئەمەش قبول نەکراوە چونکە بەڕاستی کاتێک کارمەدی تەندروستی بۆ ماوەی چەندین ساڵە نوێرینگەیەکی داناوە بەڵام لیژنەیەک لە ناکاو ئەڕوا بڕیاری داخستنی دەرئەکا و دوای داخستنەکەی ڕەوانەی دادگایەکە ئەمە بە هەموو پێوەرێک نامرۆڤایەتیە و نائینسانیە چونکە نوێرینگەکان خزمەتی زۆریان کردووە لە قۆناغە جیاوازەکانی ڕاپەڕین دوای ڕاپەڕین لە سەردەمی شەڕی داعش لە سەردەمی کۆرۆنا لە هەموو قۆناغەکانە کارمەندی تەندروستی نمونەیەکی زۆر جوانی بۆ ئەم وڵاتە بە گشتی و گەرمیان بە تایبەتی پێشکەش کردووە. ئێمە چەند ساڵە لەم حکوومەتە بۆ نمونە شادەیەکمان هەیە بە 14 ساڵ بە 16 ساڵ تیامان هەیە بە 18 ساڵ خوێندوێتی و ئەرکی کێشاوە شادەیەکی پەرستاری بەدەستێناوە خێرە حکوومەت شادەی پێداوین ئەمە یەک ئیجازەی سەیدەلەی پێداوین خێرە ئێستا ئێمە لە پڕێکە سندیکای دەرمانسازانی گەرمیان وە حاکم و مەحکەمە و حکوومەتی تێگانەوە کە ئێمە ناقانونین ئێمە ناقۆن ئەڵێ بەبیانی ئەوەی کاکە بە کورت و مختصر ئێمە بچین شادەیەکی دەرمانساز بکڕین بە کرێی مانگانە لە ئەوان.